بە چاوەکی جابی کە بۆ ڕێژەی کە تۆتەوێ داوایە ڕوودانەوێ بەچی بچم لە ڕووی داڕشتنەوە لەگەڵ چ جۆرەکارێکا ڕێژەیان لە ڕووی دانانی بە نیشانەی پ دەتوانین نێڵێ یان نەیبیستین چ جۆرەکارێک قەد وەرەگرین جەناویلکای دەستە یەکەم وەرەگرین میم مان تێتان هیانەیە بە ماشێوە ئەگەر چاوەکە تێنەپاڵ بێت چاوەکی تێنەپاڵ سادە بەیان ناسادە با بڵێن هەمیشە جەناویلکاو لە دەستەی کۆمەڵگەی پەروەردەی کوردستان بۆ ئەم ساڵی خوێندن خولی بەهێزکردنی هاوینەی کردوێتەوە بۆ قۆناغەکانی 1 بۆ 9 و هەروەها 10 بۆ 12. ئێستا قۆناغی 12 ئامادەی لە دەی 6 دەستی پێکردووە و بۆ ماوەی 3 مانگ بەردەوامە بێ. هەوڵمان ناوە هاوکارێکی زۆری خوێندکاران و کەسوکاری خوێندکاران بکەین بەوەی کە بڕی تەنها 30,000 دیناریان لێوەرەگیرێ کە بەپێی ڕێنمایەکان هاتووە 40,000 بۆ ئامادەی بەڵام ئێمە لەگەڵ مامۆستاکانە بڕیارمان ناوە بۆ مانگێک 30,000 دیناریان لێوەربگیرێ واتە 3 مانگکە بۆ یەکوانە 90,000ەکە 3 مانگ کە لە دەینۆ کۆتایی بێت و دوای جەژنی ژواتە لە 1 بە دواوە بۆ قۆناغەکانی 10 و 11 خولاکرێتەوە بە هەمان شێوە لە 1 بنەڕەتیەوە تا 9 بنەڕەتی خولەکانی هاوینی کۆمەڵگەی پەروەردەی کوردستان لە 1 دەست پێکا و بەردەوامە بێهی بنەڕەتەکە بۆ ماوەی 2 مانگ کە ئەویش نرخی خوێندن بۆ وانەیەک تەنها 30,000 دینارە و هیواداری خوێندکاران لەم پشووی هاوینە سوودێکی زۆری لێ بین و هەروەها لە ڕووی ئابووریشەوە هاوکارێک بێ بۆ خوێندکارە خۆشەویستەکان و خانەوادە بەڕێزەکانیان.